لە نووسنگەیەکی کڕین و فرۆشتنی خانوبەرەم لە کەلار. ڕاستگۆ قاسم مامەڵەچی و شارەزای بازاڕی خانوبەرەیە و پێکەوە گفتوگۆ دەکەین لەبارەی نرخی ئێستای خان و یەکەی نیشتەجێبوون و یەکە بازرگانیەکان لە شارەکە. بە پێی داتاکان بێت مامەڵەی کڕین و فرۆشتن و نرخ لە ماوەی 10 ساڵدا بۆ یەکەیەکی نیشتەجێبوونی ئاسایی لە 100 بۆ لە 145 و یەکەیەکی بازرگانیش لە 100 بۆ لە 138 لە کەلار دابەزیوە. نرخەکان لە سێکتەرێکی وەکو سێکتەرە بازرگانەکان ڕێژی دابەزینەکەیان بنزیکەی لە 110 دەستپێکە هەتاوەکو لە 138 دەڕوات کە کۆتا مامەڵە کە ئێمە لە ناوەندی عقاری بۆرسە پلس لە کەلار مامەڵەوان پێوە کردووە 138 کەمترە لەو بەهایی کە 10 ساڵ پێش مامەڵان بەو مڵکەوا کرد. ئەمە بەنسبەت ئەو مڵکانەی کە لێکەوتەی بازرگانیان هەیە. دەربارەی ئەو مڵکانەی تر کە لە کەرتی نیشتەجێبوونان و بۆ نیشتەجێبوونی هاوڵاتیان بەکارهێنرێن ئەم مڵکانە بەهای دابەزینەکەیان لە شوێنێک پرۆژەیەک بۆ جەیەکی تر دەگۆڕێ، بەڵام بەگشتی لە 120 دەستپێکە هەندێکیان تا لە 145 و نزیک بەنیوەش دەگاتە ئەو پلەیەش ینی بەشێکی زۆری ئەم بابەتەش دەگەڕێتەوە بۆی کە ئێمە خستنە ڕوومان لەو بابەتەیە زۆرتر بووە یەکەکان ئەم جۆرە بەهانیان لە دەستداوە. دابەزینی نرخەکان پەیوەستدارە بەوەی چەند ساڵێکە بازاڕی خان و یەکەی نیشتەجێبوون لە کەلار فراوان بووە بە جۆرێک 26 مۆڵەتی وەبەرهێنان بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت دراوە کە بەهاکانیان زیاترە لە ملیارێک و 300 ملیۆن دۆلار، بەڵام قەیرانی دارایی و بچووکبوونەوەی گیرفانی خەڵکیش لەم کاتەدا هۆکارێکی ترە بۆ دابەزینی نرخەکان. ئەم پرۆژانە بووەتە هۆکاری ئەوەی کە بە شێوەیەکی بەرچاو خانوبەرە دابەزی بێ، نرخی خانوبەرە دابەزی بێ. ئەوەی تێبینیش یەکەی نەمە جاری چەند جارێک باسمان کردووە بە لوغەی بازاڕی باسی کەن شەیتان بازار بوو لە سنووری قەزای کەلارە، نرخەکان زۆر جیاواز بوو بە بەراورد بە تەنانەت نەک قەزاکانی چواردەوری کەلار بەڵکو بە محافەزاتەکانیش. ئەوەی ئەیبینین ئێستا لە بەرچاومانە ئەتوانین بڵێن بازاڕەکەت نەوەعەنما جێگیر بووە و نرخەکان چوەتە مستەوای خۆیەوە و کە ئەو پارچە زەویانە یا ئەو پرۆژانەی کە ئێستا ئێمە جێبەجێ ئەکرێ لای ئێمەیە نرخێکی سەوابەتی بۆ دروست بووە و دابەزینانە کاریگەری لەسەر کۆی گەڕەکەکانی ناو کەلاریش دروست کردووە و بە شێوەیەکی بەرچاوسەر ڕای ئەوەی کە قەیرانی دارایی هەیە لە هەموو هەرێمی کوردستان، بەڵام زیاتر باسی دابەزینی ئەم نرخانە لە ئێستایا کە ئێمە تێبینیمان کردووە هی ئەو عەرزە زۆرەیە کە ئێمە خستومەنەتە بازار و مەبەستیشمان بۆ لەوە بکەین کە بۆەوەی بتوانین زۆرترین هاوڵاتی سوودمەند بێ لەم خانە. دابەزینی نرخی یەکەی نیشتەجێبوون لەم قۆناغەدا لە کەلار خەونی خەڵک و کڕیارە، بەڵام ڕەنگە لای فرۆشیار و خاوەن پرۆژەکان ئەمە پێچەوانە بێت و حەزیان لە قازانج و بەهای ئابووری بەرز بێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.